خالد ولی چالاکوانش بەغدایی میوانی منە دەم باش برێز خالد ولی دەستپێکێدا دخوازم دیتناتە لەسەر پەیامên موقتەدا سەدر وەربگرم فەرمووکەک خالد. ئێوارەتان باش سڵاو بۆ تۆ و بۆ بینەرانی کوردستان 24 من پێمان وایە پاش کشانەوەی کوتلەی سەدڕی لە پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەران و ڕەوتی سەدر ئەمڕۆ گەڕایەوە بۆ شەقام و بۆ خەڵک بۆ ئەوەی کەوا دووبارە کاریگەری سیاسی دروست بکاتەوە لەسەر شەقامی عراقی لە ڕێگەی پێشکردنی گوتارێکەوە کە کۆمەڵێک مەرجی دانا لە بەردەم سەرۆکوەزیرانی داهاتوو کە هەر کەسێک بێتە سەرۆکوەزیران پێویستە ئەم مەرجانی تێدا بێت و سەرکەوتنی چوارچەوەی هەماهەنگیش پەیوەندی بەم مەرجان جێبەجێکردنی ئەم مەرجانەوە هەیە. گەک خالد دوێ دەمێ بپرسم وان مەرجان گەرم قسە بکن موقتەدا سەدر دبێژێ و divê grûpên derve yasa bên kontrol kirin. Çima heta niha nehatine kontrol kirin hikûmeta bê dikarê kontrol bike li gora baweriya te? لە ڕاستیدا سەبارەت بە بوونی چەک و میلیشیاکان لە ساڵی 2019ەوە تاوەکو ئێستاکە گفتوگویەکی زۆر دەکرێت لە خۆپشاندانەکان لەسەر بوونی خەڵکانێک کە چەکیان بەدەسەوێ و دەکوژن و خوێندا ڕێژن و تاوەکو ئێستاکان پرسەیەک لای نەکراوەتەوە. ئێمە لە چوارچێوەی پێکەنانی حکوومەت داین ئەمڕۆ بە تایبەتی بۆ دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆکوەزیران پێویستە بەرنامەیەکی ڕوون هەبێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە پێویستە ڕوئیایەکە بێت لەلایەن دەوڵەتەوە بۆ ئەوەی کەوا بتوانێت مامەڵە لەگەڵ چەکی دەستی میلیشیاکان بکات لەوەی کە بەدەستی چۆوە بێت دەبێت چۆن بێت. ئەمە کێشەیەکی یەکجار گەورەیە کەوا تاوەکو ئێستاکە چارەسەر نەکراوە و بەکارهێنراوە بۆ ململانی سیاسی لە نێوان لایەنە سیاسەت جیاوازەکان و هەندێکجار ئەم هێزانە بەکاردێن بۆ فشار بۆ بەرامبەر ئەوانی کەمە وەکو سەرەتانێکی لێ هاتووە بەرامبەر بۆ جەستەی دەوڵەتی عراق و تایسە چارەسەر نەکراوە. پێویستە کە عراق و دەوڵەتی عراق ئەم ئامرازانە بگۆڕێت. چاوا دکارە وەرە چارەسەرکردن ئەڤیەک برێز خالد وەلی دڵگۆڕا باوەریاتە و ئەف چەکین دەستێ گروپên neyasayîne ji ku derêtên ev çek. لە ڕاستیدا من ناچم زیاتر قسە لەسەر ئەو پرسە ئەمنیانە بکەم بەڵام هەموو ئەو پرسانە پەیوەنددارە بەوەی کە یاسایەکی هەیە کە لە یاسای پارتە سیاسیەکان دەڵێت هەر هێزێکی سیاسی کە بەشداری لە دەوڵەت و لە پرۆسی سیاسی دەکات نابێ هێزی چەکداری هەبێت بۆیە ئێمە پێویستە یاسا جێبەجەکەین کە ئەمانەوەی یاسا جێبەجەکەین کەواتە نابێ هیچ هێز و حزبێکی سیاسی هەبێت کەوا میلیشیای هەبێت و بەڵکو دەبێت چەک لە دەستی دەوڵات بێت. پێویستە هەموو دەمەزراوە سیاسەکان دەسەڵاتی خۆیان بەکاربێنن و چەک لە دەستی ئەوان بێت چونکە ئەمە لە ئەنجامدا لە بەرژەوەندی خەڵکی عراقدایە. کەکەی خالد تو باوەری چالاکیên û wisayê refta Sedr pêşerojê de jî berdewam dibin dîtinate çawaye. مەبەستە چ جۆرە چالاکیەکە مەبەستت گوتارەکەیەتی ململانە سیاسەکەیە یاخۆ چالاکیên wekî îro kek xalet çalaکیên wisa nivêjên milyonî xwe pêşandanên milyonî kombûnên berfereh ê refta Sedr dê berdewam bikin. بەڵێ تێگەیشتم من پێم وایە کەوا
ئەوەی ئەمڕۆ پێشکەش کرات لە کاتی نوێش ئەوە بریتی بوو لە پەیامێک بۆ دژمنەکان و بۆ دۆستەکانی بوو ئەم نمونە ئەم نامەیە بەردەوامیشی دەبێت و کاردانەوەشی دەبێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئایا هەندێک لایەن بەتایبەتی چوارچێوەی هەماهنگی جوێلی ڕدەگرن یاخود یا دژمنەکانی دۆستەکانی چۆن لێکی دەدەنەوە بۆیە پێم وایە کە داهاتووی حکوومەتی عێراق و دروستکردنی حکوومەت ئاسان نابێت ئللا دەبێت بچین واتە ئاسان نابێت بەڵکو بێ بچین بۆ حکمێکی ڕاگوزەر بە شێوکی کاتی ئەوە تا بگەڕێنەوە بۆ دووبارە هەڵبژاردنێکی پێشوەختی دیکە کە تیایدا دووبارە هاوکێشەکان دابڕژێتەوە ئەم خاڵە ناوکێکیانە بنبڕ بکرێت. سپاسیاتت کەم خالد وەلید چالاک ڤان ji Bexdayê gelme.